لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. تفسير سورة الإسراء قيشتنا آياتي هشتاو حوت لآياتي هشتاو شجدة خواهي قوربا پیغمبری فرمو اگر ايما حزمان لبيتو بمانوي او وحي ونقاي كبو ما ناردوي كقرآن هموي لميش كدا لدل دا دسرينوا پاشان كوحي وبيغمبراتي ووحي كمان لميش كدا سريوا ولمان ستانديوا هيس كسيك نية لكن ايما بتواني برقريد لبكات ودفاع لبك او آتا ريك تواوكري او آتا كي بيشوتر دا فرمد اوي كواي كردوا اوي كفيري بون لمشكتان دا نيسترينوا اي پیغمبري صلى الله عليه وسلم و او صحابانش كقرآن يان لبربو وقرآن يان حفظ دا كردو وقدل إلا مشكيان دا بارز راوبو لفرمد إلا رحمة من ربك تنها اوي واي كردوا كقرآن لمشكتان دا نسرينوا وحي خومانتان لبير نبينوا رحمة من ربك مهربانيو بزيك للان پروردگارتوا بوچی خواهی گورا طبعا هر شيء لپیغمبر کرد صلى الله عليه وسلم بويكا او وحيي بوي هاتوا لمشكي دا و لذهني دا بسرتوا قتمان او كاتي كپیغمبر صلى الله عليه وسلم بمشكي دا هات بخيال دا هات جورك لنرمي بنوينه لبرامبر بتپرستکانی مكة دا و هربو اوي ايمان بينن مجلسي مسلمانان لقل مسلمان لاوازكان لقل مجلسي دا صلاة داركان ليك جاكاتوا بلان خواهي پروردگار لي قبول نكرت و هرشي اوشي ليكن اگر اشتوا بمشك الدابه و بخيال الدابه خواهي قورا اوي كفيري كردوي اوي كبي بخشيوي لوحي و لپیغمبراتي هموت لي دستينينو بلان خواه عقوبي ندا خواه سزاي ندا اوي كواي كر خواه پیغمبر عقوبه ندا وحي لمشكي پیغمبر دانينه تدري إلا رحمة دفرمتنها مهرباني وبزيق وايكر ام او كارنكين كمن ربك او رحمة مهرباني يجل الآن پروردگار تويا إن فضله بيقمان چاكي خوا بخشش خوا كان عليك بسر توا هميشا كبيرة چاكي زور قوريا چاكي زور برچاوه إلا رحمة من ربك تنها بزيو مهربانيك للان پروردگار تواواي كرد كإيما أو وحيك خومان لمش كدا نصرينوا إن فضله بيقمان چاكي خوا بخشش خوا كان عليك هميشه بسرتوا كبيرة چاكي زور قوريا زور برچاوه او جار خواهي قوري بپیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم قل بيان بلي لئن اجتمعت الانس والجن اگر كوب بنوا هرچي آدمي ذات هيا وهرچي جنوكش هيا على ان يأتوا لسر اويك بينن هلبستن بنسنوا بمثل هذا القرآن لها شوي او قرآن كبوتو هاتو تخواري لا يأتون ناتوانا لسر صلاة ياندانية بمثله هاو شوي قرآن بينن ولو كان هر چندا بعضهم هندچيان لبعض بو هندچيان ظهيرة ببنى يارمتي درو ببنى پشتيوان بتپرستكاني مكة هميشا طبعا ديان قد اتو پیغمبر ني بو ايمانت بيناهنين ويا ديان قد اوي ديلي قصي خواينية قصي خوتا بو باورت بيناكين خواي قورش پیان دا فرمید اگر ایمانتان بوي نية قرآن كلامي خوايا دي ايوه هرچی آدمی ذات هنا بتایبەتی عربەکان کە عربی دەزانن و قورئان بە زمانی عربی هاتووەتە خوارێ و جنۆکەکانیش کە دیسان مکەلەفن و زمانەکان دەزانن وەکو بەشەر لە قورئان تێدەگەیشتن و لە قورئان حاڵی دەبوون و گوێیان لە قورئان دەگرت خوای گەورە پێیان دەفەرمێت قل پێیان بڵێ لئن اجتمعت الانس والجن ئەگەر کۆ ببنەوە هەرچی ئادەمی زاد و جنۆکە هەیە على ان يأتوا لەسەر ئەوەی کە بێنن بمثلي بهاو شوي هذا القرآن أو قرآن كتو دي خوينيا وهناوتا لا يأتونا نايهنن ناتوانن بهنن بمثله هاو شوي قرآن
ولو كان هر چند بعضهم لبعض هندشيان بو هندشيان ببنى الظهير ببنى پشتیوان و یارمەتی دەر. ئەو جار خوا دەفەرمێ وەلەقەد سوێن بەخوا و بەبێ گومانی صرفنا يعني ڕوونمان کردوتەوە باسمان کردووە هێناومانە للناسی بۆ خەڵکی في هذا القرآن لەناو ئەو قورئانەدا من كل مثل هەموو جۆرە نمونەیەک. خوای گەورە لە قورئاندا هیچ شتێک نەماوە باسی نەکا کە مرۆڤایەتی پێویستی بێ لە بوونی خوا لە دەسەڵاتی خوا لە ئاسمانەکان لە بابەتە عەقیدەیەکان لە قیامەت لە ژیانی بەرزەخی تەنانەت لە نیشتەجێبوونی ناو بەهەشت و دۆزەخ و لە قیسە و بەسەرهاتی ئادەمەوە هەتا زۆرێک لەو ڕووداوانەی کە ئێستا ڕوشیان نەداون خوای گەورە لەناو قورئاندا بۆ ئێمە باسی کردوون. ئەها ڕووداوی ڕابردوو و هەندێک ڕووداویش کە ڕوویان نەداوە خوای گەورە لە قورئاندا بۆی باس کردوین. شتێک نەماوە لە قورئاندا باز نەکرابێ بەڵام کەسی دەوێت بە دوای دابچێ کەسی دەوێت لی تێبگا کەسی خۆی دەوێت لی حاڵی ببێ. وەلەقەد صرفنا للناس سوێن بەخوا ئێمە ڕوونمان کردوتەوە بۆ خەڵکی في هذا القرآن لەناو ئەو قورئانەدا من كل مثل هەموو جۆرە نمونەیەک. بەڵام فەئەبا يعني ناڕازین رازینین ئەکثەڕ الناس زۆرینەی خەڵکی. فەئەبا يعني ڕێگرن رازینین ئیمان بێنن بەو قورئانە ئەکثەڕ الناس زۆرینەی خەڵکی لە جیاتی ئیمان هێنان چ دەکەن ئیلا کوفوڕ تەنها سپڵەیی یان بێباوەڕی هەڵدەبژێرن. کوفوڕ یعنی ئەو پەڕی کافری یان ئەو پەڕی سپڵەیی و پێنەزانینی لە بەرامبەر نیعمەتەکانی خوادا کە ئینسانی بێباوەڕ هەردوو سیفەتەکەی هەن هەم زۆر سپڵەیە ئەها لە بەرامبەر ئەو نیعمەتانەی دنیاییدا ستایشی خوا ناکا و بەی خوای نازانێ و نیعمەتی قیامەتیشی هەر باوەڕ پێێنینە طبعاً ستایشی خوا ناکە. ولقد صرفنا في هذا القرآن سوێن بەخوا ئێمە ڕوونمان کردوتەوە لەناو بۆ خەڵکی لەناو ئەو قورئانەدا من كل مثل هەموو جۆرە نمونەیەک. فأبا يعني رازي نين بإيمان هنان أكثر الناس زوريني خلقي رازي نين بشكرانة بجيري خواي پروردگار زوريني خلقي إلا كفورة تنها السبلي يان بباوري هل دبجيرين لبرانبر خواده. وقالوا دلنتي لن نؤمن لك بيانويان لن نؤمن لك هرگز إيمانت بيناهن أي محمد صلى الله عليه وسلم حتى تفجر لنا هەتا هەڵ نەقڵێنی نەهێنیە دەرێ بۆمان من الأرض لەو زەویە کام زەویە لە دار و بەردەکانی مەککە کە مەککە شوێنێکی وشکی بێ ئاو ئەو کاتە ئەوەی لێی بوو ئاوی زمزم بوو و کە وەکو موعجیزە خوای گەورە هێنابوویە دەرێ و ئەو ئاوەدانیەی مەککەش کە دروست بوو بەهۆی ئاوی زمزمەوە دروست بوو کە خوای گەورە کاتی خۆی بۆ ئیسماعیل و هاجەرە هێنایە دەرێ. ئەوان دەیانزانی لە مەککە ئاو نییە دەهاتن و هەر بەڕاستیش پێویستیان زۆر بە ئاوێ بوو ها ئینسان ئەگەر تین و بێ وەک دەڵێ لی بپرسن حەزت لە چیە و خۆشترین شت چییە حتمەن دەڵێ ئاو ئەگەر تینوی بێ کابرای برسی وانی ئەگەر زۆر برسی بێ هەر خواردنێکی بۆ بێنی پێی ڕازیە ئینسان چی نەبێ داوای ئەوی دەکا. ئەوان هەم پێویستیان بە ئاوێ بوو و هەمیش پێیان وابوو محەممەد بێدەسەڵات و بێتوانا دەکەن بەڵام بیانوو بوو. وقالوا لن نؤمن لك وتیان هەرگیز ئیمانت پێ ناهێنین حتى تفجر هەتا هەڵ نەقوڵێنی نەهێنیە دەرێ لەنا بۆ ئێمە من الأرض لەو زەویە ينبوع سەرچاوەیەکی ئاوی ڕۆیشتوو سەرچاوەیەکی ئاو کە ئاوی لەبەر بڕوانەک بیر بێت و هەڵی هێنجین ئاوێک کە بۆ خۆی بڕوات و پێداویستیەکانی خۆمانی پێدابینکەین. ئەوە یەک لە داواکاریەکان یەک لە بیانوەکانیان. وقالوا گوتیان لن نؤمن لك ئێمە باوەڕ ناهێنین بە تۆ حتى تفجر لنا هەتا نەهێنیە دەرێ بۆمان من الأرض لە زەوی ينبوع سەرچاوەی ئاو. بەڵام ئەگەر کەسێک بڵێ باشە خوا بۆ کانیاوێکی هێنا باە دەرێ بۆیان چی دەبوو کامیان معجزەترا قورئان یا ئاو ئەگەر هاتپا دەرێ نەک ئاو لە زەوی. خوای گەورە لە پێشچاوی بتپەرستەکانی مەککە ئاوی لە دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناوەتە دەرێ کە 70-80 کەس تێریان لێ خواردوتەوە دەستنوێژیان پێگرتووە ئێستا ئاوی هەر لێ ڕۆیشتووە لە دەستی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئێستا ئیمانیان پێنەهێناوە و قەناعەتیان پێنەکردووە. بۆیە کانیاو هێنانە دەر لەگەڵ ئەو قورئانەی کە محەممەد هێناویەتی ئەگەر بەراوردیکەین
قورآن زۆر ئیعجازی زیاتر تێدایە چونکە هەمان حرفن هەمان پێتن هەمان زمانی ئەوانە بەڵام خوای گەورە تەحەدایان دەکان نەک خۆیان هەرچی عارەبی دیکەی دنیایش هەیە بیهێنن جنۆکەکانیشی لەگەڵ بن یەک سوورەتی گچکەی هاوشێوەی ئەو شتانە بڵێن کە محەممەد دەیڵێ بە نەخوێندەواری پێیان ناگوترێ ئەگەر کەسێک بەوەی ئیمان نەهێنێت کە لەگەڵ عەقڵت دەدوێت و لەگەڵ عیلم دەگونجێ بە هێنانە دەری ئاوی کە ئەوە زۆرتر لە موساکاتی خۆی ئاوی هێنا دەرێ بۆ قەومەکە یانەی هێنا دەرێ گۆچانی لە بەردێکیدا چوار ینی 12 سەرچاوی ئاوی هێنایە دەرێ بەڵام ئەوانەی بێباوڕ و عیناد بوون هەر عیناد بوون چونکە کەسێک عەقڵی نەکەوێتە کار و مێشکی نەکەوێتە کار ئەو شتە بەرچاوانەی دیکە بە سحر دەزانێ بە جادوو دەزانێ بۆیش خوای گەورە بۆی نەکردوون وەقالوا لەن نؤمنە لەکە گوتیان هەرگیز ئیمان ناهێنین بە تۆ حتى تفجر لنا هەتا هەڵ نەقوڵێنی بۆ ئێمە نەهێنیە دەرێ بۆ ئێمە من الأرض لەو زەویە ينبوعا کانیاو ئەوە یەک ئەو یان ئەگەر ئەوەش ناکەی ئەو تەکوونە لەکە جەنەتون یا دەبێ هەبێ بۆ تۆ خوابی دا بە تۆ جەنەتون باخێک لە چی من نەخیلین لە خورماکە ئەو کاتی مەکە تەمان ئاوی لێ نەبووە تا خورمای پێ بڕوێنن وعینەبین لە ترێ کە ترێ لەو عەرەبستان و شوێنە گەرمانە هەر نەدەبوو فتفجر ئەوجا هەڵیش بقڵێ الأنهارە چەندان ڕووبار و کانی خلالها لەناو باخەکەتدا تەفجیرە ینی بە هەڵقوڵانێکی تەواو بەرچاو ئێمە ببینین ئەوەش بیانوێکی دیکە ئەو تەکوونە یان دەبێ هەبێ بۆ تۆ بدا بە تۆ جەنەتون باخێک من نەخیلین لە خورما وعینەبین لە ترێ بۆیان بۆ تەوان بۆ خۆیان تێر بە حسابی خۆیان خورما و ترەی لێ بخۆن ئەو جار فتفجرە هەڵیش بقڵێ الأنهار یەک نەیاندەگو یەک کانی یەک ڕووباری چەندان ڕووبار خلالها لەناو باخەکەتدا تەفجیرە بە هەڵقوڵانێکی تەواو بیندرا و بەرچاو و ئاوێکی تەواو کە هەموو پێداویستیەکان و وەک دەڵێ هەموو داخوازیەکانی ئێمە بێنێتە جێ ئەوە دوو ئەوە تەمان ئەوانە هەمویان داواکاری بوون بە نیعمەت وتیان ئەگەر ئەوەش ناکەی ئەگەر ئەوەشت پێ ناکرێ ئەو تسقط السماء یا هەڵی دەخوارێ بیکەوێنە خوارێ بەسەرماندا ئاسمان کەما زەعەمتە هەر وەک کەما زەعەمتە وەک گومان دەبەی کە کاتێک دێ ئاسمان دەکەوێتە خوارێ لە قورئاندا کە باسی قیامەتێ دەکات و فوو بە سووردا دەکرێ وایە ئاسمان شەق دەبێ وایە و دادەماڵدرێت و لە شوێنی خۆی دەهێنرێتە خوارێ دەیانگوت ئەگەر پێت وایە کاتێک دێ ئاسمان شەق دەبێت و دەکەوێتە خوارێ دەی ئێستا هەوڵی خۆتدا ئەو ئاسمانەی کە بەسەر سەرمانەوەی کە خۆت بە پێغەمبەر دەزانێ و پێت وایە وەختێک دێ خەرا دەبێ دەی ئێستا داوا بکە لە خواکەت باخواکەت بەسەرماندا ببارێنێت چونکە پێیان وا بوو ئەگەر کانیاوی بۆ نایەتە دەرێ باخ و باخاتی بۆ دروست ناکرێ کە دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی خۆی خوا مخەیەری کردووە لە بینی مەلیکایەتی و پێغەمبەرایەتیدا لە شوێنی کە خوێنمان کامیانی هەڵبژاردووە پێغەمبەرایەتی و عەبدایەتی هەڵبژاردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی دنیا و مەلیکایەتی و دەسەڵاتی نەویستووە ئەگەر دنیای ویستپا و باخ و باخاتی ویستپایە خوای گەورە هەموو ئەوانەی پێدەدا بەڵام عەبدایەتیەکەی خۆی زۆر پێ چاکتر بوو چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیزانی ئەگەر هەرچی باخ و باخات و کۆشکی تەلاری دنیایش هەیە بێ هەر دەوێت بەجێ هێڵێ ئەو تسقط السماء یان بیکەوێنە خواری ئاسمان کەما زەعەمتە وەک گومان دەبەی بە گومانی خۆت عەلەینا بەسەر ئێمەدا کیسەفەن پارچە ئەگەر ئەوەش ناکەی ئەو تەئتیە یا بابێ بیللا خوا بۆ خۆی خوا بۆ خۆی بێ بۆ خۆی بێتە سەر زەوی والمەلائکەتی یا با فریشتەکانیشی بێن قەبیلە ڕوبەڕووی ئێمە پێمان بڵێن کە محەممەدی کوڕی عەبدوڵڵای پێغەمبەرە تا ئیمانت پێبێنن ئەوش بیانوێکی دیکە و وەک دەڵێ نابەجێیەکی دیکە کە دەیان کرد لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله علیه وسلم کە ئەوانە بۆ دەروون و دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر سەخت بوون پێغەمبەر ئەو هەموو دڵسۆزی و وەک دەڵێ خۆماندووکردنەی دەکرد هەر بۆ ئەوەی نەسووتێن هەر بۆی ئاگر نیاسووتێنێت و نەخرێنە جەهەنەمێ کەچی ئەوان ئاوا جوابی پێغەمبەریان دەدایەوە
پێشتری ڕەها خوێنمان گوتمان خوای گەورە کە داواکاری بتپەرستەکانی جێبەجێ نەکردووە ڕەحمی پێکردوون چونکە ئەگەر داواکاریەکەی بۆ جێبەجێ کردبانە ئیمانیان نەدێنا کە ئیمانیان نەدێنا خوای گەورە دەبووە یەکسەر سزایاندا چونکە یاسای خوای گەورە وابوو خوای گەورە داواکاریەکانی بۆ جێبەجێ نەکردن سزاشی نەدان لە دنیاە فعلەنیش قازانجیان کرد چونکە زۆرینەی ئەوانە دواتر بوون بە مسلمان ئەو تسقط السماء یان بکەوێنە خوارێ ئاسمان کەما زەعەمتە وەک گومان دەبەی کە دەکەوێتە خوارێ وەختێکی عەلەینا بەسەرماندا کیسەفەن پارچە پارچە ئەو تەئتیە یان بابێ بالله خوا یان بێنە لەگەڵ خۆت خوا نعوذ بالله والملائکەتی و فریشتەکانیش بێنە قەبیلە ڕوو بە ڕووبا بە خۆمان بڵێن کە تۆ پێغەمبەری خوای و جوانکرا و ڕازێنراوت بۆ دروست کات لەسەر زەوی ئەو یەکوونە یان بابیدا بە تۆ خوا چی بەیتون ماڵێک من زوخڕوفین کە لە زەخرەفە و جوانکاری و شتە ڕازێنراوەکان دروست کرابێ ئەو ولن نؤمن لرقيك هرگیزیش ئیمان ناهێنین بە بەرزبوونەوەکەت حتا تنزل علينا هەتا نێن یەخوارێ لەگەڵ خۆت بۆمان کتابن کتێبێک نووسراوێک یعنی کە هات یەخوارێ دەبێت ساومان لێبێ چۆن لە ئاسمانێ دەیەخوارێ ئەو جار کە دەشەیە خوارێ دەبێت کتێبێکت پێبێ نووسراوێکت پێبێ نەقڕ و یەکسەر بۆ خۆمان بخوێنینەوە یعنی دەستی کەسی پێ نەکەوت بە یەکسەر ئەمە لێت وەرگرین و بۆ خۆمان بخوێنینەوە لەو کتێبەیدا نووسراوێک کە تۆ پێغەمبەری ئەتۆ نێردراوی ئەو جار قەناعەت دەکەین بەڵام خوای گەورە دەفەرمێت قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم سبحان ربی پاک و بێگەردی بۆ پەروەردیگارم کە ئەو کارانە بکات و ئەو داخوازگە نابەجێیانەی ئێوە جێبەجێکە هەر کامێک لەوانە خوا کرد بای لە زەرەری بتپەرستەکان بوو خوای پەروەردیگار علمی خۆی حکمەتی خۆی ناداتە دەستی بەشەر بۆ خۆی مەسلحەتی خۆی نازانێ خۆ ئەگەر کانیاوی بۆ هەڵقوڵاندبانە خەڵکی مەکە یەک کەس ئیمانی نەدێنا ئەوانەی کە ئەو کات داوایان دەکرد هەمووش دەبووە خوای گەورە بە کافری بیان مرێنێ کە بۆی نەناردن دواتر زۆرینە تەبەن جگە لەوانەی لە جەنگی بەدر و ئەوانەدا کوژران زۆرینە بوون بە مسلمان ها لە فەتحی مەکە نەک زۆرینە هەموو خەڵکی مەکە بوو بە مسلمان و بە ئیمانداری مردن قازانجیان کرد خوا ئەگەر بە قسەی ئەوانی کرد بە هەموو زەرەریان دەکرد بۆی دەفەرمی پاک و بێگەردی بۆ خوا هەل كنت ئایا پێتان وایە من چیم پێتان وایە من پەرستراوە من خوام هەل كنت إلا بەشەر یعنی من هیچ شتێک نیم ئەو پەڕی خۆ بەکەم زانین تەنها بەشەڕەن مرۆڤێکم بەڵام ڕەسوولە خوای گەورە ڕەوانەی کردوم تەنها ئەوەندە دەنا هیچ جیاوازیەکم لەگەڵ ئێوە نییە ئەو یەکوونە لەکە بەیتون ئەو یان ئەو هەر قسەی بتپەرستەکانە ئەو یەکوونە یا دەبێ هەبێ بدرێ لەکە بە تۆ بەیتون ماڵێک من زوخڕوفین لە شتی جوانکرا و ڕازێنراوە ئەو تەرقا یا دەبێت تۆ بەرز ببیەوە فی السەمائی بۆ ئاسمانەکان بەڵام وەلەن نؤمنە لڕقیکە هەرگیز ئیمان ناهێنین بە بەرزبوونەوەکەشت حتا تنزل علينا هەتا دانەبەزێنیە خوارێ بەسەر ئێمەدا کتابن نووسراوێک نەقڕەئوه کە بۆ خۆمان بچین بخوێنینەوە بۆ خۆمان وەری بگرین و بخوێنینەوە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم سبحان ربی پاک و بێگەردی بێعیبی بێنەقسی بۆ پەروەردیگارم هەل كنت إلا بەشەڕەن ئامن تەنها مرۆڤێک نیم و نێردراوێکی خوای پەروەردیگارم يعني ما كنت إلا بشرا رسولا طبعا معناكي يعني من هيك شتێک نیم تەنها لەوەی کە ئێوە تەسەووری دەکەن و بیری لێ دەکەنەوە ئەمن پەرسترا و خوانیم تا ئەو شتانە بکەم ئەو شتانە بەخوای دەکرێن و لە دەسەڵاتی خوادان من تەنها مرۆڤ و بەشەرێکم کە خوای پەروەردیگار ڕەوانەی کردو ئەو جار خوا دەفەرمێ وما منع الناس أن يؤمنوا هیچ شتێک ڕێگر نەبوو لە بەردەم خەڵکیدا أن يؤمنوا کە ئیمان بێنن إذ جاءهم الهدى كاتك كهاد بويان رينموني وهداية إلا أن قالوا تنها أو بوديان وتي بقالتوها أبعث الله بشرا رسولا آية خواي قورا مروفك دكات النردراوي خوي مروفك دكابة پیغمبر دكري مروفك إنسانك نوينري خواي بي بعقلي وان طبعا ديان قلت مروف بسوكتر لويكا وقدالي نوينري الله نوينري خالق بديهنري كون بي وما منع الناس هیچ شتێک ڕێگری نەکرد لە خەڵکی ئەی یؤمنوا لەوەی کە ئیمان بێنن
إذ جاءهم الهدى كاتك كهاد بويان الهدى رينمونيو هداية إلا أن قالوا تنها أوبو قتيان أبعث الله آية روانة دكاخوا بشرا مروفك رسول بنذراوي خوي أو جار خواهي قورة چون جوابيان داداته ودفرمت قل لو كان في الأرض ملائكة أجر لناو زوي دا فرشته هبان دانشتوانی سەرزەوی مەلائکەت بان و فریشتە بانە ئەو جار یەمشونە فریشتەکانیش ڕۆیشت بانە بەسەر زەویدا مطمئنینە بە ئارامی و بە ئاسوودەیی ئەوە لە نەزەلنا عەلەیهم بە دڵنیاییەوە ڕەوانەمان دەکردە سەریان منە السەمائی لە ئاسمانەوە مەلەکەن فریشتەیەک ڕەسوولە تا ببێتە نێردراویان تا ببێتە پێغەمبەریان بەڵام سەرزەوی چی لێیە مرۆڤی لێیە کە مرۆڤی لێ دەبێت پێغەمبەرەکەشیان مرۆڤ بێ ئەگەر خوای گەورە نوێنەرەکەی خۆی پێغەمبەرەکانی خۆی کرد با بە مەلائکەت خەڵکسی دەگوت ئەو کاتێ بێگومان دەیانگوت ئەوە مەلائکەتە و خوای گەورە بە بێگوناهی دروست کردووە ئەوەی ئەو دەیڵێ بە ئێمە ناکرێ ئەوەی ئەو دەیکا بە ئێمە جێبەجێ ناکرێ بەڵام خوای گەورە مرۆڤێکی تاقیکراوەی 40 ساڵ تەمەنی ئینسانیەتی بەشەریەتی لە ناودا کردن بە پێغەمبەر کە ئەو پێغەمبەرە هەرچی خوا دەیگوت بۆ خۆی یەکەم جار جێبەجێی دەکرد ئەو جار بەگوێی خەڵکی دادەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئێمە تەبەن لە خوێن و گۆشت و وەک دڵ لە شتە مادیەکان کەرستە مادیەکان دروست بوو توانیشی هەموو شەریعەت و دین جێبەجێکە و نەک هەر پێغەمبەریش جا بڵێن ئەو پێغەمبەرە بەڵام ئەوانەی پێغەمبەریش پەروەردەی کردن ئەوانەی بەدوای پێغەمبەریش کەوتن لە سەحابەکان خوا لێیان ڕازی بێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانیان جێبەجێ کرد کە وەسفی سەحابە دەکەن دەفەرمون هەر یەکەیان قورئانێکی زیندوو بووە و بەسەر زەویدا ڕۆیشتووە پێشەوەی بە زمان قورئان بە خەڵکی بڵێن بەکردەوە قورئانیان بە خەڵکی گوتووە بۆیە خوا دەفەرمێت سەرزەوی مەلائکەتی لێنین تا مەلائکەتیان بۆ بنێرین پێغەمبەر دەبێت لە جنسی ئەو کەسەی بێ کە پێغەمبەری بۆ دەنێردرێ ئەگەر و هەزار بیانویان دەگرێت ئەگەر خوای گەورە مەلائکەتی ئەوە کردبانە قل لو كان في الأرض پێیان بڵێ ئەگەر لە ناو زەویدا مەلائکەت هەبانە وایە يمشون و ڕۆیشتبانە و مطمئنینە بە ئارامی لنزلنا عليهم بەدڵنیاییە و ئێمە دەمان ناردە خوارێ بەسەریاندا من السەمائی لە ئاسمانەوە مەلەکەن فریشتەیەک ڕەسوولە تا ببێتە نێردراو لە ناویاندا قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم كفى بالله شهيدا بيني وبينكم كفى بالله بس خوای گەورە شاهد بێ لە نێوان من و ئێوەدا یعنی باوەڕم پێ دەکەن یا باوەڕم پێ ناکەن بە پێغەمبەرم دەزانن یا بە پێغەمبەرم نازانن بێم نەدبن بۆیە ئینسان نابێ هەمیشە چاوەڕێی قەناعەتی کەسی بەرامبەرکە تۆ ئەگەر لەسەر حەق بووی و لەسەر ڕاستی بووی خەڵک بەڕاستت بزانێ یا بەڕاستت نەزانێ ئەتۆیان پێ حەق بی یا پێ حەق نەبێ ناوێ زۆر خەمی لێ بخۆی و زۆر ئیش بکەی بۆ ئەوەی بەرامبەرەکەت قەناعەتکە چونکە قەناعەتی کەسی بەرامبەر هەندێک جار پێویستی بەکاتە پێویستی بە زەمەنە هەر ئەوانەی کە لە قۆناغی سەرەتاییدا ئیمانیان بە پێغەمبەر نەهێنا صلی الله عليه وسلم کە زەمەن ڕۆی وایە وەرە لە عومەری کوڕی خەتابەوە پێداوەرە لە سەرەتای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵوێستی چۆن بوو کاتێک کە گوێی لە قورئان گرت و دڵی کرایەوە چۆن بوو خالیدی کوڕی وەلید جاری کەش پێما باسمان کردووە لە ئوحود بوو بە هۆکاری شەهیدکردنی 70 سەحابە وایە بەڵام دواتر بوو بە قائید و سەرکردە عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل کە پێغەمبەر فەتحی مەکەشی کرد لە خۆی ئەمین نەبوو هێندەی خراپە کرده بوو هێندەی دژایەتی پێغەمبەر کرده بوو صلی الله عليه وسلم بەڵام زەمن وای کرد عیکرەمە دواتر ببێتە جوندی و سەربازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببێتە سەرکردە وەحش ئیمامی حەمزەی کوشت هێندە ڕق و قین لە دڵ بوو ورگیشی هەڵدڕی و جەرگ و دڵیشان دەهێنایە دەرێ بەڵام دواتر کێی کوشت بۆ خۆی دەڵێت چاکترین کەس و خراپترین کەسم کوشتووە حەمزەی لە سەردەمی خۆی داکوشت دواترش وەح ئەوەی کوشت موسەیلەمەی کەذابی کوشت کە داوای پێغەمبەرایەتی دەکرد قەستم زەمن هەندێک شتی قەناعەت گۆڕانکاری بەسەردادێنێ بۆ ئینسان هەمیشە دەبێ وەک دەڵێ بە قەناعەتی خۆی و ئەوەی کە باوەڕی پێیەتی مۆڵەت بە کەسی بەرامبەردا تاکە کەسەکە قەناعەت دەکات دەنا سەپاندنی ڕێی خۆت بەسەر کەسی بەرامبەردا قورئانیش نەیتوانی یعنی قورئانیش
نەسەپێنراوە ها پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێی نەکراوە ڕێی خۆی بسەپێنێ ها خوا مۆڵەتی داونێ زەمەنی بۆ درێژ کردوونەتەوە لە ناویشی نەبردوونە چونکە خوا زانی بێتی ئەوانە پێویستیان بکاتە ها دەفەرمێ قل كفى بالله پێیان بڵێ خوا بەسە شاهید بێت لە نێوان من و ئێوەدا إنه بێگومان خوای گەورە کانە بعیبادی هەمیشە بە بەندەکانی خەبیڕە زۆر شارەزایە و بەسیر بیناشە دەزانێ بەندەکانی چی دەکەن و چیش دەڵێن چیان لە ناخ و دڵدایە چیان لە مێشکیدایە و چش ڕۆژانە ئەنجام دەدەنجا ئەوە بۆ ئیمانداران لەگەڵ ئیماندارانیشێتی جێگای دڵخۆشیە ئەوەی کە ئینسان دەیکات و ئینسانی ئیماندار هەمیشە لە ژێر چاودێری خوادایە قل كفى بالله بڵێ بەسە خوا شاهید بێ لە نێوان من و ئێوەدا إنه بێگومان ئەو خوای من کانە بعیبادی لە بەرامبەر بەندەکانیدا خەبیر زۆر شارەزایە و بەسیر زۆر بیناشە ئەوەی دەیکەن و دەیڵێن و ئەوەی بە مێشک و دڵیاندا دەیخوای پەروەردگار دەیزانێت و ئەوەی دەشیکەن دەیبینێ پاشان خوا دەفەرمێ ومن يهد الله فهو المهتد هەر کەسێک خوای گەورە هیدایەتی بدا هۆکاری هیدایەتی بۆ بڕەخسێنێ فهو المهتد خەفەتی لێ مەخوو بێگومان ئەو کەسە ڕێنمونی کراوە ئەوە دڵنەوایکردنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یعنی هیدایەتدان ئیشی تۆ نییە داعوەکردن و ئینزارکردن و مژدەدان ئیشی پێغەمبەرانە و ئیشی ئێمەش ومن يهد الله هەر کەسێک خوا هیدایەتی دا و خوا ڕێنمونی کا فهو المهتد ئەو کەسە بە بێگومانی ڕێنمونی کراوە و ڕێگای ڕاستی گرتووە ومن يضلل هەر کەسێکیش گومڕا بوو خوای گەورە گومڕای کرد بەهۆی کار و کردەوەکانی خۆی فەلەن تەجیدە هەرگیز دەستت ناکەوێ لەهم بۆ ئەو جۆرە کەسانە ئەولیاء دۆستێک سەرپەرشتیکارێک من دونیه لە جیاتی خوا ئەوە خوا بڕیویەتەوە هەر کەسێک خوای گەورە هیدایەتی دا بەس کەی خوا هیدایەتت دەدا بەهۆی بڕیاری خۆت ها بەهۆی قەناعەتی خۆت بەهۆی هەڵبژاردننی خۆت کە اختیاری ئیمانت کرد کە اختیاری هیدایەتت کرد خوای گەورەش تەوفیقت دەدا کەسێک خوا تەوفیقیدا ئەو کەسە ڕێگای ڕاستی گرتووە هەموو دنیا خەریک بێت لەگەڵی گومڕای کاتەوە و لە دین هەڵی گێڕێتەوە ناتوانێت لە دین هەڵی گەڕێنێتەوە چونکە ئینسان کە تامی ئیمانی کرد و شیرنەتی ئیمان چوویە دڵیەوە بشکوژرێ سەحابە هەبوو کوژرا پێغەمبەران لەت دەکران ئێستا ئیمانیان نەدەگۆڕیەوە بە کوفر ئەی ئەو کەسەشی کە گومڕا بووە بێگومان دەستت ناکەوێت بۆ ئەو کەسە ئەولیا دۆستێک جگە لەخوا ئەو جار هەر ئەوەندەش نا وەنەحشوڕهم کۆشیان دەکەینەوە ئەوانەی کە گومڕان یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا چۆن على وجوههم لەسەر دم و چاویان یعنی کە دەڕۆن بۆ دەشتی مەحشەر لەسەر ڕوو دەڕۆن جا سەحابە کات خۆی پرسیویانە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئینسان لەسەر ڕوو دەڕوە پێغەمبەر فەرموویەتی ئەو خوای کە ئێستا دەتوانێت لەسەر دوو قاز بتان ڕوێنێ بەتواناشە لەسەرەوەی لە قیامەتێ سەرەکە بچێتە خوارێ و لاقەکان بچنە سەرێ بۆ خوای هیچی تێ ناچێ ئەو جار عومیان بە کوێریش تەمان زیندوو دەکرێنەوە ئەوە جارێکەش باسمان کردووە چونکە لە دنیادا خۆیان کوێر کردووە لە ئاست ئاەتەکاندا وەکو کوێر مامەڵیان کردووە خوا هەر بە کوێری تەمان لە قۆناغی یەکەمدا زیندویان دەکاتەوە نەک تا سەر کوێر بن و بووکمن بە لاڵیش قسەشیان پێ ناکرێت ئەو کاتەی زیندوو دەکرێنەوە چونکە حەقیان نەگوتووە و سڵما کەڕیشن نابیستن چونکە لە دنیادا لە بەرامبەر قورئاندا خۆیان نابیست کردووە مەواهم جەهەنەم شوێنیشیان کوێیە دۆزەخە وابزارم جاریکە بوو ئەوە لەگەڵ کە زیندوو دەبنەوە تەڵان مەبەستم ئینسانی کافر کوێرە کەرە لاڵە دنا لە دەشتی مەحشەر لە کاتی محاسەبە و لێ پرسینەوەدا هەم دەبینن دەبێت ببینن تەڵان جەهەنەم دەبینن و شوێنیان یەکتریش دەبینن وایە قسەش دەکەن چونکە پرسیاریان لێ دەکرێت دەبێت وەڵام دەنەوە و اینجا دەبێت وانە دەبێت قسەشیان پێ بکرێت دەبێت بشبیستن چونکە پرسیاریان لێ دەکرێت بەڵام لە قۆناغی یەکەم کە زیندوو دەکرێنەوە بەرەو بە دەشتی مەحشەر لەسەر کە لە دەشتی مەحشەر 50,000 ساڵ ڕادەوەستن قۆناغێک لە قۆناغەکان ئاوانە دەنا کاتی محاسەبە و لێپرسینەوە دەبێت ببیستن ببینن ئەوانە شوێنیان دۆزەخە کولەما هەر کاتێکیش خەبەت ینی دامرکە ئاگری دۆزەخێ تۆزە کڵپەکەی کەم بوو خوا لە فەرمێ زیدناهم بۆی زیاد دەکەینەوە سەحیر ینی بڵێسە و کڵپەکەی ئەوە نی ئاگری وەکو ئاگری دنیای ها یەکەم جار کە هەڵی دەکەی
وانی فترەیەکی خۆشە دوایە وردە وردە کب دەبێت و دەبێتە خۆڵەمێش لە ناو جەهەنەمێدا خۆڵەمێش بوون و ئاگر لە ناو چوننی كلما خەبەت یعنی هەر کاتێک تۆزێک ئاگرەکە دامرکە زیدناهم زیاد دەکەینەوە بۆیان سعیرە ئاگرە بڵێ سەدارەکە ومن يهدي الله هر کەسێک خوا هیدایەتی بدا فهو المهتد ئەو کەسە ڕێنمونی کراوە ومن يضلل هر کەسێکیش گومڕا بوو فلن تجد هر کەسێک خوا گومڕای کرد طبعا فلن تجد تۆ دەستت ناکەوێ ئەی ئینسان یا ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەهم بۆ ئەو جۆرە کەسانە ئەولیا دۆستێک سەرپەرشتیکارێک ڕێنمونیکارێک من دونیه جگە لە خوا ونحشرهم ئێمە کۆشیان دەکەینەوە لە دەشتی مەحشەر یوم القیامەتی لە ڕۆژی دوایدا على وجوههم لەسەر ڕوخساریان چونکە ها ئینسان کە دەچێتە دەشتی مەحشەر بەویستی خۆی ناچێ ها بەهۆی فووە کە بە سووردا دەکرێ ها فووی بە سووردا دەکرێ یان ئەو مەلایکەتەی لە پشتۆڕا پاڵی پێوە دەنێن دەبەن دەیبن بەڵام عومیەن بە کوێری دەچێ و بوکمن بەلاڵی و سوممە بەکەڕی مەواهم جەهەنەم شوێنیان دۆزەخە كلما خەبەت هەر کاتێک دامرکە ئاگرەکە زیدناهم بۆیان زیاد دەکەینەوە سعیرە بڵێسەکەی و کڵپەکە خوا پەناماندا ذلكە ئەوە جەزاؤهم سزای ئەوانە پاداشتی ئەوانە بئەنەهم لەبەر ئەوەی ئەوان کەفەڕوا بئایاتینا بێ باوەڕ بوون بە نیشانەکانی ئێمە ئەوە یەک لە هۆکارەکانی چوونە جەهەنەمێ ذلكە بئەنەهم ئەوە لەبەر ئەوەیە کە ذلكە ئەوە جەزاؤهم پاداشتی ئەوانە یا سزای ئەوانە بئەنەهم لەبەر ئەوەی ئەوان کەفەڕوا بئایاتینا بێ باوەڕ بوون بە نیشانەکانی ئێمە ئەوە یەک وەقالوا دەشیان گوت چی هەر بە قسەش ها لە دڵەوە ئیمانیان نەبوو هەر بەوەندە قەنەعەتیان نەدەکرد کە لە دڵەوە ئیمانیان بەخوا و بە قیامەت نییە بەگاڵتەشەوە دەیانگوت ئەیدا كنا عظاما ئایا کاتێک ئێمە بووینەوە بە ئێسقان وەڕوفاتە ئەمجارەی بووینەوە بە خۆڵەمێش ئێسقانەکانیشمان ڕزین ئەئینا لەمەبعوثون ئایا ئێمە زیندوو دەکرێنەوە خەلقەن بە دروستکردنەوەیەکی جەدید نوێ سەر تازە ئەو بەگاڵتە ها ئەگەر کەسێک پرسیار بێ بۆ تێگەیشتن تەبیعیە وایە پرسیار کا لە تۆ پێی بسلمێنی تاخوا زیندوو بوونەوە هەیە یان نا خوا دەتوانێت مرۆڤ زیندوو کاتەوە یان نا تەبیعیە بەڵگەی بۆ بێنیەوە بەس گاڵتەت پێ بێ و ئیمانت پێی نەبێ کە ئەوان بەگاڵتە و ئیمان پێنەبوونەوە وایان دەگوت و پێیان وابوو مەحاڵە دوای مردن ئینسان زیندوو ببێتەوە بۆی ئینسان لە دین دەردەچێت ذلكە ئەوە جەزاؤهم پاداشتیانە بئەنەهم کەفەڕوا لەبەر ئەوەی بەبێ گومانی ئەوان بێ باوەڕ بوون بئایاتینا بە نیشانەکانی ئێمە وەقالوا گوتیشیان ئەئیذا ئایا کاتێک کنا ئێمە عظامەن بووینەوە بە ئێسقان وەڕوفات ئێسقانەکانیشمان بوونە خۆڵەمێش و ڕزین ئەئینا لەمەبعوثون ئایا ئێمە زیندوو دەکرێنەوە خەلقەن بە دروست بوونەوەیەکی جەدیدە سەر لە نوێ صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين